بەڕاستی یەکگرتنی ناوماڵی کوردی لەم کاتە زۆر زەرورە لەبەرەوە ئێستاکە دابینیکەوە تورکیا و نارەکانمان تۆپ و تاریکی تۆپ و تایە و زۆری هاوتن بە ناوچەکانە کە بردمانەکەن ئەو ناوچەکان زەرمەند بووە ئەمەش کە دەلالەت دەوە کە نێوماڵی کوردی ڕێک نییە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردی پێویستمان بۆ ئەوەیە کە بتوانین هەر چوار پارچەی کوردستان ڕێک بکرێتەوە کە بۆ بتوانین هیچ کەسی نتوانن پڕمان پێ بوات ئەبێ واز لە هەموو شتێ بەژەوەندی خۆیان بێنن تایبەتی خۆیان ئەمە لەم کاتەیە زۆر زەرە لە من ترسێکی زۆرە ناوچەی کوردستانە هەیە ئێستاکە حالیان لەبەر ئەوەی ئەم بینی ڕۆژانە قەسفەکرێ خەڵکی فەقر و داما و زەرمەندی زۆر کراوە گیانە گیانە ئەگەر گەردون من ئاگر بوایم هەمووی فارسی ئێرانمە سوتان ئەگەر من دەریا بوایم هەمووی تورکیامە خنکان ئەگەر من بوومە لەرزە بوایم هەمووی عارەبی سووریام ئەفەوتان ئەگەر من ڕەشەبا و زریان بوایم هەمووی عارەبی سونیی عێراقم ئەفەوتان تۆڵەی 100 ساڵەی هەر چوار پارچەی کوردستان دیێ ڕۆخان کیمیای باران ئەنفالەکان من بە چەند چرکەیە ملیانەسان کورد ئەمە 100 ساڵە 97 ساڵە ها لە ژێر ئەژمونی تورک و عارەب و فارسە بەڵام بۆ ئەوەی ئێمە یەک نەگرین بۆ هەموو شتێک بەس گەرەێکیانە پەرتەوازەماکەن بۆ حقیقەتیش ئەم حیزبە خۆپەرستیە لە ئەمانەی وا گەرەێکیانە خاک و وڵات و ئەمانە بفرۆشنە فارت و ئەمانە نالن ئێمە یەک بگرین وەکو کۆنگرەی نەتەوەی کورد لە خواردن پێویسترە بۆەوەی یەکبوونی کورد دەگرێت لەبەرەوەی نەیە لێ کورد دوشمنانی کورد خاک ببەزێنن لەبەرەوەی نەیەلن تا ئیستا ئەوەمان پێ بکەن ئەوانەی هۆکارن ئەوانە جاشن ئەوانەی خۆفرۆشین تورک و عارەب و عەجەمن حتا ئینگلیزیش پێوە ئەمانە لە کاتی خۆیەوە هەتا ئێستاگە بەس کوردیان فرۆشتە بۆ ئاگاداریتان شای ئێران محەممەد ڕەزا عەلی پاهلەوی ئێران 3 پشت بەست زوڵمیان لە کورد کرد خێری بەرزانی زیاتر لە 900 بەس لە ماریانە بین لە لای ئەوان بین ئەوان کوردیانە فەوتوانوان لە ماریانە بین